الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. آتي السطو سي سورة النحل. خواهي قبل لو آتش داد فرمت ولقد نعلم أنهم يقولون. ولقد نعلم يعني سوين بخواو ببي قماني نعلم يعني دزانين أنهم يعني ببي قماني أوان يعني بتبرستكاني مكة يقولون دلين إنما بيقمان تنها أو قرآن يعلمه فيري محمدي كردوا بشر مروفك ديانقوت مروفك قرآني بسر محمد داخويندو توا محمد لو يوفيري أو قرآن بوا أو كسر دزانين شيء بوا طبعا كسر بناوي جبري رومي بوا هر رومي بوا رومي زمانك زماني عربي نبوا ولناو عرب عندها جياوة طبعا وكو كويلة لناو عرب عندها بوا توراتي خويندو توا زور جار پیغمبر صلى الله عليه وسلم شو بلا عندها تفريوا قرآن طبعا زماني عربية توراة زماني حبرية وأو جبرفيري عربي بوبو بلام عربية نيدا زاني بيتا كانشي بونا دهاتن بيتي عربي بوي فهذا فرمت لسان الذي زماني أو كسي يلحدون كبال ددنا إليه لاي قرآن أعجمي كسي كناتوان بعربي قصبك كلمات عربي بوناين وهذا وأو قرآن شي كمحمد صلى الله عليه وسلم بو ايوي دخوينيتوا لسان عربي مبين زماني عربية وعربية شي مبين يعني الرون وآشكرايا هم عربك بواضحي بباشي ليتي دقا وأوفري فصاحة بلاغتي تدارة أوكراوا منطقية يعني كسك عرب نبي أويك وعربيش يعني كلمات عربيش بونين بزمان بلام بتواني محمدي عرب فيري كتابك كالبرانبري ده هرچي عرب هي دستوستان بي كس غلطي بيلي نجيري منطقية بيقومان منطقي نيا ها چون استا کسی کی انگلیز بینه بنمونه قد قرآنی نخویند بیتا و پیتی عربی نزانی بیت که پیتکانیان وکو پیتی ایمنینا بی وقت دلی نسشینک نسرا بیت بزمانی عربیه که زور فصیح و بلیغ بلی او کسی انگلیزه نسیویتی لکاتک دا انگلیزه که پیتا عربیه کانی بونین یا نتوانه بزمانی عربی قسان که کس برواده که بێگومان نەخێر طبعا بتپەرستەکانی مەکە فەشەلیان هێنابوو لە شتێکە وەختێک دەیانگوت شێتە طبعا هەموو خەڵکی مەکەی دەیانزانی محەممەد شێت نییە قسەکەیان بۆ نەچوە سەرێ وەختێک دەیانگوت ساحیرە جادوگەرە طبعا کەس نەیبینیوە محەممەد صلى الله عليه وسلم سحرێکە جادوویەکە چونکە جادو سحرە و نەبیستراوە و نەبیندراوە دەیانگوت کاهینە دەیانگوت شاعیرە پێغمبەر قەت شعری نەگوت بوو هەرچی دەیانگوت لە بەرامبەر محەممەددا هل هموی فشلیان هنابو آخری بیریان کردوا دەیانگوت بینی و مانەجارێک لەکن ئەو پیاوە ئەو کۆیلە ڕۆمیەی دانیشتووە کە بەعکسیشەوە طبعا تەوڕاتی خوێندۆتەوە پێغەمبەر گوێی لەوی گرتووە نەک بەعکسەوە هات چونکە وەک دەڵێ کە گوێی لێ گرتووە تەنها بۆی بزانێت تەورات چی تێدایە و بە زمانی عەرەبیش نەیخوێندۆتەوە طبعا تەورات بە زمانی حیبری بووە طبعا کە نە پێغەمبەر حیبری زانیوە زمانی ئەو پیاوە ڕۆمیەی زانیوە و نە ئەو پیاوە ڕۆمیەش بە شێوازێک زمانی عەرەبی زانیوە توانی بێتی بە شێوەیەکی فەسیح و بەلێ قسەی پێ بکە بۆیە خوای گەورە قسەکەیان بە درۆ دێنێتەوە دەفەرمێت وەلەقەد نەعلەم سوێن بەخوا و بەبێ گومانی نەعلەم و ئێمە چاک دەزانین ئەنەهم بەبێ گومانی ئەوان یعنی بتپەرستەکانی مەککە يقولون دلين إنما يعني بيقومان تنها يعلمه فيري محمدي كردوا أو قرآن بشر مروفك أو مروفك هي بياوش رومية كلوه بكويلي لوه بوا لسان الذي دفرمون زماني أو كسي يلحدون إليه كبال ددنا لاي قرآني بال ددنا لا أعجمي كسي غير عربيو وناتواني بعربي قسامك هلا دو شتمان هي عجمي من هي عجمي يعني كسك عرب نبي طبعا غير عربي ده وتري عجمي بكرد وترك وفارس وانا هندق العجمي كان هن
طبعا پیتەکانیان هەمان پیتی زمانی عربین وەکو زمانی کوردی بە نمونە فارسی پاکستانی ئەفغانستانی ئەوانە زۆربەیان طبعا لە عربیەوە نزیکن پیتەکانیان لەگەڵ پیتی زمانی عربی زۆر فەرقیان نییە بەس هێندێک زمان هەنا وەکو ئەو عیبریەی کە کاتی خۆی هەبووە ئەو لاتینی و ئینگلیزیە پیتەکانیشیان وەکو پیتی زمانی عربی نینە دەربڕینیشیان وەکو دەربڕینی کەسە عربەکان نییە بۆیە عەجەمی کەسێکە کە عرب نییە غەیری عربە بەڵام ئەعجەمی کەسێکە کە بە عربی ناتوانێت قسان کە پیتەکانی زمانی عربی بۆ نایەنجا ئەو کەسە جیبرە ڕۆمیە ئەو کۆیلێ طبعا نەیدەتوانی زمانی عربی پیتەکانیشی دەرببڕی وەکو پێویست بۆیە دەفەرمێ لیسان الذی زمانی ئەو کەسەی یلحیدون ئیلەیه کە پاڵ دەدەنە لای قورئان ئەعجەمیون کەسێکە ناتوانێت بە زمانی عربی قسان کا و شت بڵێ وهذا وأو قرآني كمحمد صلى الله عليه وسلم هناويتي ودي خوينيتوا لسان بزماني عربي عربية كمبين زور وآشكران كلمة كاني وشكاني بيتكاني كهمو عرب كات خويلي تيجيشتون وهز عربي كج نيتوانيوا هاو شيوو هاو ويني أو قرآن بينت كاتي خوي وتا قيامتش كزناتواني أو زاد فرمت إن الذين لا يؤمنون بآيات الله بيقمان أواني كباورناهن بنشانو بلغكاني خوا لا يهديهم الله خواي قبر رنمونيان ناكا بو شوي بو رقاي راست بو بهشت بو لخوشبون ولهم عذاب أليم وبوشيان آما دكرا وسزايكي بإيش ديسان طبعا دو هدايات من هي وهداياتك سرشتي وفطرية خواهي قبرة دايدا بهمو دروس كراوك وإنسان هر كلا دايق دبي ودروس كراوكاني دي كش كلا دايق دبن هر يكان بسرشتي خوي دزاني لو دنيا دا بسي دا جيو بيوستي بسيه غير إنسانش جياندار تينوي دبي مسخ أو هستي بدراو بسي آي بخواته برسی دەبێ هەستی ئەوەی هەیە بچێ بخوا چۆن خۆ لە گەرما لە سەرما بپارێزێ چۆن خۆی لە ناڕەحاتی و لە ناخۆشیەکان ئەوانە ئەو هیدایەتە پێی دەوترێ هیدایەتێکی فیتری و سروشتی کە خوای گەورە ئەو جۆرە هیدایەتەی داوە بە ئیمانداریش بە کافریش بەس هیدایەت بۆ ڕێگای خوا هیدایەت ڕێگا پیشاندان بۆ بەهەشت ڕێگا پیشاندان بۆ لێخۆشبوونی خوا ڕێگا گرتنی ڕەزامەندی و خوا لە خۆ ڕازیکردن ئەوە تەنها خوای گەورە دەیبەخشێ بە کۆمەڵێک خەڵک کە ئیمانیان بە قورئان و بە ئاەتەکانی خوا هەیە إن الذين بيقمان أواني لا يؤمنون بآيات الله كباورناهن بنشان كان إخوة لا يهديهم رين منيان ناكا الله إخوة هر وندشنا ولهم بوشي آماد كردون عذاب أليم سزاكي زور بإش أو جار دفرمت إنما يفتري بيقمان تنها يفتري يعني هل دبستن الكذب درو الذين لا يؤمنون بآيات الله أواني كباورناهن بنشان كان إخوة طبعا كات خوي لبيغمبريان برسي صلى الله عليه وسلم إيمان دار دكري مثلا دزيب كافر موي بله دكري زيناي بكا بله دزي أوي حدي هي يعني نيتي كابرات دزي كرت حكم إسلامي هبسي لذكري دستي دبرتري مثلا زيناي بكا جلدی لێ دەدرێیان ڕەجم دەکرێت طبعا پاک دەبێتەوە قەتڵی بکە دەکوژرێتەوە یا خوێنی دەدا خاوێن دەبێتەوە بەس درۆ لەوانە گەورەترا ئەو گوناهانەی کە عقوبەیەکی دیاریکراوی دنیاییان نییە لای خوا گەورەترن لەو گوناهانەی کە عقوبەیەکی دیاریکراویان بۆ دانراوە کابرا عارەقی دەخواتەوە چلداری لێ دەدرێت پاک دەبێتەوە بەڵام درۆ لیان پرسی ئەی پێغەمبەری خوا ئیماندار درۆ دەکا فەرمووی المؤمن لا یەکذب جا ئیماندار بە ناوی خەڵکی و لەگەڵ خەڵکی درۆی ناکە ئەی چۆن لەگەڵ خوای درۆی دەکات چۆن بە ناوی خواوە درۆی دەکات بۆیە زۆر جار کە هیچ قسەیەکیان بۆ نەدەمایەوە دەیانگوت محەممەد فڵان کەس فێری کرد کە ئەوەش کەس باوەڕی پێ نەکردن ئەو جا دەیانگوت بۆ خۆی هەڵی بەستووە هەموو کەشیش دەیزانی محەممەد نەخوێندەوارە ناتوانێت بنووسێ ناتوانێت بخوێنێتەوە کەسێک نەتوانێت بنووسێ و بخوێنێتەوە چۆن دەتوانێت شتێکی عربی بنووسێ هەموو عرب لە بەرامبەریدا دەستەوەستان بن پاشان بۆ خۆیان ناویان لە محەممەد نابوو صادق ئەلئەمین وایە پێش پێغەمبەرایەتی پێیان گوتووە صادق ڕازگۆ ئەی پێغەمبەر لەگەڵ بتپەرستەکانی مەککە ڕازگۆ بووبێ منتیقە لەگەڵ خوای درۆزن بێ نەعوذ بالله
ئەمین بوو بێت لەگەڵ بتپەرستەکانی مەکە تەنانەت کاتی کۆچیژە کە پێغەمبەریان دەردەکرد زۆرینەی قوڕەشیەکانی مەکە پارە و زێڕ و خشتە گرانبەهاکانیان لەکن پێغەمبەر دانابوون وەکو دەستی ئەمین ئەی خیانەت لە تۆ نەکات چۆن خیانەت لە خوا دەکات و لە وەحی دەکات بێگومان قسەکەیان تەنها وەک دەڵێ خەڵەتاندن و فریودانی خۆیان بوو و خۆڵکردنەچاوی خۆیان بوو تااقەتی شوێنکەوتن و ئیلتیزامیان نەبوو جا بیانویان دێنایەوە خوا دەفەرمێ ئینەما بێگومان تەنها و تەنها یەفتەری یعنی هەڵدەبەستێت الكذب درۆ الذين أواني لا يؤمنون بآيات الله باور ناهن بنشانكان إخوة خواذ فرمي وأولئك أواني كإيمانيان بآياتكان إخوانية هم هر أوان الكاذبون لدروزنانا هر أوان درو دكن إنساني إيمان دار إنسانك إيماني بخوا وبقيامتها بدرو ناكات لقل إنسانكانش ولقل لەگەڵ طبعا هیچ لەگەڵ خواش هەر درۆ ناکە هەتا ڕێگە نەدراوە ئینسان لەگەڵ ئاژەڵیدا درۆی بکە مەشهورە ئیمامی بوخاری کاتی خۆی کە حەدیثی کۆ کردوتەوە دەفەرمون مانگێک ڕێ ڕۆیشتووە بۆ لای کەسێک کە بیستویەتی فەرمودەیەکی لەکنە بینیویەتی لەو کاتەیدا ئەسپە یان ماینە وەلحاصڵ ئاژەڵێکی بە سینیەکی دەگرێتەوە بۆی ڕادەوەشێنێ ئاژەڵەکە دێ دمی لەسەر سینیەکەی دادەنێ و دەیگرێ ئیمامی بوخاری تەماشا دەکا هیچی تێدا نییە ڕێک پەشیمان دەبێتەوە تەمان لە ڕێی خۆی دەگەڕێتەوە هەرگوێی لێ ناگرێ ئەڵێ کەسێک درۆ لەگەڵ ئاژەڵێکی بکات چ زەمانەت هەیە درۆ لەگەڵ بەناوی پێغەمبەرەوە ناکە قەستم درۆ شتێکی هێندە قێزەونە کەسێک بە حەستەم ئیمانی بە ئاەتەکانی خوا و بە قیامەت هەبێ درۆ لە خۆی ناوەشێنێتەوە ئینسان نابێتە مەلایکەت بەڵام هێندێک درۆ هەن لەگەڵ ئیمان و ناوەڕۆکی ئیمان بووندا نایەنەوە جاخوا دەفەرمێ ئینەما ناڵە ئینەها ئینەما یعنی بێگومان تەنها ئەو کەسانە یەفتەری هەڵدەبەستن الکەذیبە درۆ الذين لا يؤمنون بآيات الله ئەوانەی کە ئیمانیان بە نیشانەکانی خوا هەیە ئەی عەکسەکەی وەرگرین ئەو کەسەی ئیمانی بە ئاەتەکان هەبێ یعنی قەت درۆ ناکات و قەت درۆ هەڵنابەست وأولئك هم الكاذبون أوانا ببي قماني لدروزنانا جا خوا دەفەرمێت من كفر بالله هەر کەسێک بێباوەڕ بێتەوە بەخوا بێباوەڕ ببێ بەخوا من بعد ئیمانی دوای ئەوەی کە باوەڕی هێناوە کەسێک کافر دەبێتەوە مرتد دەبێتەوە هەڵدەگەڕێتەوە لە ئاینەکەی خۆی کوفر دەکا بەرامبەر بەخوا یا بە نیشانەکانی خوا من بعد ئیمانی دوای ئەوەی کە بۆتە ئیماندار و پێشتر باوەڕی هێناوە إلا مگر من کەسێک ئوکریه یعنی تۆبزی لێکرابێ زۆری لێکرابێ لەسەر گوتنی کەلیمەی کوفر بە تۆبزی زەختی کوشتنی لەسەر بێ یا لێدانێکی زۆری لەسەر بێ پێی بڵێن ئەگەر کوفر نەکەی بەخوا قسە بە پێغەمبەر نەڵێی بەدین نەڵێی دەت کوژین بەڵام وەقەلبه دڵەکەی لەگەڵ گوتنی کەلیمەی کوفرەکەیدا مطمئین پڕە و ئارامە ئاسوودەیە بالئیمان ئەو کەسە خوای گەورە عزری داوەتێ ئەو ئاتە لەسەر چی هاتوتە خوارێ لەسەر عەمماری کوڕی یاسر تەوان بیستوتانە یەکەم شەهیدی ئیسلامی یاسر و سومەیەی خێزان نیت کە یاسر و سومەیە تەوان بتپەرستەکانی مەکە گرتیانن مەرجێکیان لەسەر دانابوون کوفر بکەن بەخوا یا قسەیەک بە محەممەد بڵێن وەک دەڵی کافر ببنەوە بە محەممەدی ئازادیان بکەن یاسر و تەوان سومەیە هەردووکیان تەوانسییان کرد عەزیمەتیان هەڵبژارد ئامادە بوون بمرن بەڵام ڕازی نەبوون کوفر بڵێن تەوان بەبێ گومانیەوە چاکترە ئینسان ئەگەر ناچاریش بکرێ دڵنیابی لەوەی دەشت کوژن لەسەر ئەوەی کە کەلیمەی کوفر نەڵی بتکوژن فعلا بتکوژن چاکترە ئەگەر لە ئیمانی خۆت ڕابێنی و کەلیمە کوفرەکەی نەڵێ بەڵام ڕێگەشت پێدراوە بۆ ئەوەی لە مردنەکەی ڕزگارت ببێ بە زمان کەلیمە کوفرەکەی بڵێ بەڵام دڵت زەڕێک کوفری تێدا نەبێ ئەوەی بە زمان دەیڵێ تەنها بۆ خۆڕزگارکردنتە دەنا دڵت خۆشەویستی خوا و پێغەمبەر و قیامەت و دواڕۆژی وەکو خۆیەتی نەلەرزاوە ئەو جۆرە جا عەممار خوا لێ ڕازی بێ تەوان کەلیمە کوفرەکەی گوت کە هاتەوە تەوان هێندێک لە سەحابەکان دایانگوت عەممار کافر بووە چونکە لە یەک مەشهەدیدا داک و بابی تەوان کوژرابوون لەبەرەوەی کەلیمە کوفرەکەیان نەگوت بوو ئەو کەلیمە کوفرەکەی گوت
عمار خەفەتی دەخوارد و مەراقی دەخوارد دەگریا بە گریانەوە دەڵن هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی عمار لە تەوقی سەریەوە تا بنی پێی هەمووی ئیمانە. بۆیە لێی پرسی ئەی عمار کاتێک کە کەلیمە کوفرەکەت گوت دڵت چۆن بوو؟ فەرمووی مطمئن بالئیمانی. طبعا دڵم پڕا و پڕ بوو لە ئیمان و ئاسوودە بوو بە ئیمان. پێغەمبەر ڕێک خوای گەورە ئەو ئاەتەی لەسەر نادەخوارێ و تا قیامەتێش بۆتە یاسا بۆتە قاعیدە کە ئینسان ئەگەر ناچار کرا بە کوفر یا بە هەر تاوانێک طبعا گوناهەکەش بکە گوناهبار نابێ تەنانەت ئەگەر کوفریش بکەی بە مەرجێک دڵت نەگۆڕابێ ئینسان کافر نابێ. جا ڕێگەت پێدراوە کوفرەکەی بکەی تا نەتکوژن بەڵام ئەگەر وەک دەڵی لە ئیمانت ڕاببینی فعلەن کوفرەکەی نەکەی و وە کەلیمە کوفرەکەی نەڵێی و ئامادەبی بمری یا لێت بدرێ یا سزن بکرێ بێگومان زۆر زۆر چاکترە و باشترە. من کەفەڕ بالله هەر کەسێک بێ باوەڕ ببێتەوە بەخوا من بعدی ئیمانیهی دوای ئەوەی کە ئیمانی هێناوە ئیلا من ئوکریها ئیلا مەگەر کەسێک زۆری لێکرا بێ بەڵام وەقەلبه دڵەکەی مطمئین بێ یعنی ئارام بێ ئاسوودە بێ و پڕ بێ بالئیمان لە ئیمان ئەوە ئەو کەسە ڕێگەی پێدراوە ئەوە کەسە کافر نابێ. وەلاکن بەڵام کەسێک من شەڕەحە وەلاکن یعنی بەڵام من ئەو کەسەی شەڕەحە یعنی فراوان دەبێ و خۆش دەبێ بالکوفری بە گوتنی کەلیمەی کوفر سەدرەن دڵی کە کەلیمەی کوفرەکەی دەڵێ دڵی ئاسوودەیە دڵی خۆشە پێی وایە دەستکەوتێکی دەستکەوتووە ئەو جۆرە کەسە فعەلەیهیم لەسەریانە غەضەب من الله غەضەب تووڕەیی لەلایەن خوا ئەو جار وەلەهم عەذاب عەظیم و بۆشیان ئامادە کراوە سزایەکی زۆر گەورە. کەواتە گوتنی کەلیمەی کوفر دوای ئیمان هێنان دوو بەشە. ئەگەر بە ناچاری ناچار کرابی کەلیمە کوفرەکەت گوت پێ و دڵت زەڕەیەک نەگۆڕابێ ئەوە هیچ گوناهێکت نەگەیشتوتێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عەماری گوت ئین عود فەعود فەرمووی ئەگەر جارێکی دیکە تەعزیبیاندای تۆ جارێکی دیکە کوفرەکەی دووبارەکەوە بەو شێوازە. بەڵام ئەگەر کەلیمە کوفرەکەت گوت و دڵت خۆش بوو لەبەرەوەی کوفرەکەت گوتووە نەکوژراوی عەمار کە کەلیمەکە کوفرەکەی گوت بوو دەگریا خەفەتی دەخوارد. طبعا ئەگەر وەک دەڵێ کافر بوو بایەوە بە دڵنیاییەوە دەچوو لەکن ئەوەکان پەشیمانیەکەی یعنی جارێکی دیکە پێی دەگوتنەوە کە کافر نەبوومەتەوە. بەڵام کەسێک کوفری کرد یا گوناهی کرد گوناهی شەروایە ها دڵت بە گوناهەکەی خۆش بوو بەلاتەوە ئاسایی بوو بەلاتەوە تەبیعی بوو بەبێ گومانی ئەو کاتە ئینسان سزای لەسەر وەردەگرێت. ئەگەر بە تۆبزیش بێ ها بە زۆریش کەلیمەی کوفرت پێ بڵێن بەڵام دڵت پێی خۆش بێ بە زۆری گوناهێکت پێ بکەن بەڵام بەلاتەوە ئاسایی بێ هەر گوناهبار دەبێ ها بەس کە کوفریان پێ کردی دڵت هەر ناڕەحات بوو هەر ئیمانی تێدا بوو گوناهیان پێ کردی بە تۆبزی بەڵام خەفەتت لێی دەخوات ئەو کاتە گوناهبار نابێ. من کەفەڕ بالله بعد ئیمانیه هەر کەسێک بێ باوەڕ ببێتەوە بەخوا دوای ئیمان هێنان ئیلا من ئوکریه مەگەر ئەو کەسەی زۆری لێ دەکرێت زۆریش طبعا تەنها بۆ گوتنی کوفر تەنها ئەوەیە بتکوژن یان وەک دەڵێ لێدانێک لێت دەن کە تەحەمولی نەکەی و بەرگەی نەگری ها دەنا تۆزێک بڵێت خواتەوە لەبەر خاتری من ئەوەی بکەیان لەوانە هەرزلەیەکرد لێ دەن یا لەوانە ڕۆژێک سزنتکەن یا ئەزیەتێکی کەم ئەوانە نابێ ئینسان کوفریان بۆ بکە نابێ گوناهیشیان بۆ بکە. وەقەلبه بەڵام دڵەکەی مطمئین ئاسوودە و ئارامە بالئیمان ئەو کەسە ڕێگەی پێدراوە. وەلاکن بەڵام ئەو کەسەی وەلاکن عنی بەڵام من ئەو کەسەی شەڕەحە ینی فراوان دەبێ و خۆش دەبێ سەدڕەن دڵی بالکوفری سەدڕەن بە گوتنی کوفرەکە دڵی فعەلەیهیم لەسەریانە غەضەب من الله تووڕەیی لەلایەن خواوە وەلەهم عەذاب عەظیم و بۆشیان ئامادە کراوە سزایەکی گەورە. ذالکە ئەوانەی کە کوفر دەکەن و دڵیان بە کوفر خۆشە ئەوانەی کە تاوان دەکەن و دڵیان بە تاوان خۆشە هۆکارەکەی چییە؟ بئەنەهم لەبەر ئەوەیە ئەوان استحبوا یعنی زیاتریان خۆش ویستووە الحەیاتە الدنیا ژیانی دنیا على الآخرة لە چاو قیامەت. هەر کەسێک دنیای خۆشتر بووێ لە قیامەت دڵیای بەلاوە گرنگتر بێ لە قیامەت بێگومان ئامادەیە کوفرێکا بۆی زیاتر لە دنیادا بمێنێتەوە ئامادەیە تاوانێکا تا دنیای زیاتر دەستکەوێ. بەڵام لە هەموو کاتێکی حاڵەتێکدا خوا دەفەرمێت وأن الله بێگومان خوا لا يهدي القوم ڕێنمونی ناکا ئەوانەی کە بێ باوەڕن ڕێنمونیان ناکا بۆچی بۆ ئیمان بۆ هیدایەت بۆ بەهەشت بۆ لێخۆشبوون
ذلك أو حالة ككسك بكفر ضلي خوشا كسك بتاوان ضلي خوشا لبرسيا بأنهم يعني بهوي أويا كأوان استحبوا زورتريان خوشويستوا هليان بجاردوا الحياة الدنيا جيان الدنيا على الآخرة بسر دوا روجدا وأن الله وببيقوا ما نشخوا لا يهدي رنموني ناكا القوم الكافرين أو قلاني يا أو كساني كبباور قال فرمت أولئك أوانا كدنيايا بلاوة خوشتر لقيامة دنيايا لا قرينتر لدواروش الذين كسانكن كطبع الله على قلوبهم مورنا وخوا بسر ضليان دا وسمعهم ومورنا وبسر بستنيان دا وأبصارهم وهروها مورنا وبسر بینین کانیان دا ابصار ها بینین بسر چاوکانیان دا انسان که گناه دکا جاری کش باس مان کرد و شوێنەواری گناه دەکەوێتە سەر دڵ دەکەوێتە سەر بیستنە معنەویەکە کە ئینسان حەقی پێدەبیستێ و دەکەوێتە سەر ئەو بینینە معنەویەی کە ئینسان ڕاستیەکانی پێدەبینێ کەسێک کە کوفر و بێباوەڕی هەڵبژار دنیای بەلاوە گرنگتر بوو خوای گەورە دڵی وا لێ دەکا کە قیامەتی بەلاوە هیچ گرنگ نەبێ بیستنەکانی وا لێ دەکات لە هیچ حەقێک تێنەگا چاوەکانی وا لێ دێت کە هیچ حەقێک وەک خۆی نەبینێ خوا لە فەرمێت کە ئەوە گەورەترین عقوبەیە خوای گەورە بۆ ئینسانی دیاری کردووە کە ئینسان وای لێ هات دڵی بە گوناه تێک نەچوو یان بە ئیمان خۆش نەبوو بە بیستنی چاکە دڵت خۆش نەبوو بە بیستنی تاوان وەک دەڵێ مود گرژ نەبوون بەلاتەوە اعتیادی بوو چاکەت بینی و خراپەت بینی پێت وەکو یەک بوو بزانە مۆری لەسەرە ئینسان دەبێت مراجعی خۆی کاتەوە بە خۆی دابچێتەوە بەس تا ئەو کاتەی ئینسان کە چاکەی دەکات دڵی خۆشە چاکەی دەبینێ دڵی خۆشە بەعکسەوە گوناه دەکەی دڵت ناخۆشە گوناه دەبینی دڵت تێک دەچێ چاکە دەبیستی دڵت خۆشە لە خەڵکی غەیری خۆشت خراپەت بیست دڵت پێی ناخۆش دەبێ چاکە دەبینی دڵت دەکرێتەوە خراپە دەبینی چاوت دیسان دڵت پێی ناخۆشە بزانە ئیمانەکەت نورێکی تێدایە ڕووناکیێکی تێدایە جا تا زیاتر بە گوناه ناڕەحەتتر بێت دڵت پاکترە هەتا بە بیستنی خراپە چاکتر تێکچی وەک دەڵێ دیا ئیمانەکەت بە قووەترە هەتا بە بینینی خراپە زیاتر ناڕەحەت بی ئیمانەکەت بە قووەترە بەس کە بەلاتەوە وەکو یەک لێ هاتن چاکە و خراپەت فەرق پێ نەکرد بە بینین و بەبیستن بەبێ گومانی ئەو کاتە دڵەکەش ختمی لەسەرە ئیلا دەبێ بیشکێنی شکاندنەکەشی زەحمەتە ئەو کاتە چاوەکانت گوێیەکانت بە هەمان شێوە ئولائیکە خوا دەفەرمێ ئەو کەسانە الذين كسانكن طبع الله موري ناوە خوا بەسەر دڵیان و بەسەر بیستنیان و بەسەر بینینیان و ئولائیکە خوا دەفەرمێ ئەوانە هم بەتەنها بەبێ گومانی الغافلون لەبێ ئاگایانن بێ ئاگان لە قیامەت و لە دواڕۆژ و لە سەرنجامی ئینسانەکان جا خوا دەفەرمێت لا جەڕەمە هیچ گومانێکی تێدانیە و ڕاستەقینەیە ئەنەهم بەبێ گومانی ئەوە سیفەتی بێ ئەوە سیفەتی بێ کامە بە کوفر دڵی خۆشە و مۆر کەوتۆتە سەر دڵ و گوێ و چاوی فی الآخرەتی لە دوا ڕۆژدا هم هەر ئەوان الخاسرون لە زەرەرمەندانن کەسی دیکە خەسارەتمەند نییە زەرەرمەند و خەسارەتمەند لای خوا ئەو کەسەیە باشتی دۆڕاندووە ڕەزامەندی خوای بەدەست نەهێناوە کردەوەی چاکی نین بەشی ئەوەی کە پێی بپەڕیەوە لە پردی سیڕات لا جەڕەمە یعنی هیچ گومانێکی تێدا نییە ڕاستەقینەیە و گومانتان نەبێ ئەنەهم بەبێ گومانی ئەو جۆرە کەسانەی کە ئەوە سیفەتیانە فی الآخرەتی لە دوا ڕۆژدا هم هەر ئەوان الخاسرون لە زەرەرمەندانە پاشان دەفەرمێ ثم پاشان إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم للذين هاجروا بۆ ئەو کەسانەی لە بەرامبەر ئەو کەسانەی کە کۆچیان کردووە لە مەککەوە بۆ مەدینە یا لە شاری کوفرەوە بۆ شاری ئیمان یا لە تاوان و خراپەوە بەرەو ئیمان هاتوون من بعد ما فتنوا دوای ئەوەی کە ناڕەحات کراون ئەزیەت دراون لەسەر ئیمان و خواناسین ئەوە یەک ثم پاشان دوای کۆچیش نەهاتون ڕۆن کۆچ ئەگەر هەڵاتن بێ لە واقع خەتەرە کەسێک لە مەککەی بنمونە تەنها مەککەی بەجێهێش بێت و چوو بێتە مەدینەی بەس بۆ ئەوەی تەعزیبی جەستەیی نەدرێ ئەوە هیچ
پاداشتێکی و هیچ ئەوەیەکی تێدانە ئەوانەی کە چوونەتە مەدینە بەڵام بۆ ئەوی چوون لێوە جیهادکەن لێوە دەوڵەتی ئیسلامی دامەزرێنن لێوێ وەجارێکی دیکە خۆیان بەهێزکەن و بێن بت و بتپەرستی لە مەکەیدا لەناو ببن ئەو هیجرەت و ئەو کۆچە تەبەن خوای گەورە مەدحی دەکا ثم پاشان إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ للذين هادي ما فتنوا دوای ئەوەی کە ئەزیەت دران و ئازار دران هەرەوەندەنا ثم پاشان جاهدوا تێکۆشان لە پێناوی خوای گەورەدا جیهاد بە ماڵ بە گیان و بە ئەوەی لە توانایاندا هەیە وەسەبڕوا ئارامیشیان گرت ئەوە بکۆشی لە پێناوی خوا لە پێناوی بڵاوکردنەوەی دینی خوا بەوەی لە توانادا هەیە مەرزنی ئیلا شمشێر و چەکت بەدەستەوە بێ خزمەتکردنی دین بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ بە ماڵت بێ یا بە زمانت بێ یا بە جەستت بێ بە ڕوحت بێ هەر جیهادە و ئارامیش بگری لەسەر ئەو ئەزیەت و ئازار و ناڕەحاتیانەی کە لەسەر دین تووشت دەبن إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ من بعدها دوای ئەو هیجرەت و کۆچ و ئەنجامدانی ئەو کارانە لغفور زۆر لێ خۆش بووە وەڕەحیم زۆریش میهرەبان و بەبەزەیە صلى الله على سيدنا آمين وصحبه أجمعين